وەزارەتی کارەبا کارەکانی تەواو کردووە. ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر نرخی کارەبا بدە. ئەم نرخەی کە ئێستا دایان ناوە ئێجگار گرانە، هەرچەندە ئەڵێن تا ئێستا نرخمان دیاری نەکردووە، بەڵام جێی سەیرە، چونکە ئێستا پارە لە خەڵک وەرەگیرێت. بێ زەحمەت کێ قەراری لەسەر ئەو پارە زۆرە داوە کە لە خەڵکی کوردستان وەرەگیرێت. ئەم نرخانە بە هیچ شێوەیەک دراسەی دۆخ و بژێوی خەڵک نەکراوە. بۆ نمونە تا 750 کیلۆ کە کەمترەکە لە 5 ئەمپێر 80,000 داناوە، زۆرە. و ئەگەر 900 کیلۆ بەکار بهێنی بۆ هەر کیلۆیەک لە دوای 750 دینار دەدەن. ناکرێت تۆ خۆت بە 40 دینار بیکڕیت 106 دینار لە هاوڵات پستیان بسێنی. دراسی دۆخی خەڵکیان نەکردووە. ئێستا ئەنجومەنی وەزیران بڕیارە لە ڕۆژانی ئایندا قەراردرا. من دڵنیام ئەمە تووشی ڕەتکردنەوەی سەرتاسەری خەڵکی کوردستانە بێت، چونکە خەڵک ئیمکانیەتی نییە. وەزیری کارەبا وتوویەتی گوایە ئەم پارەی کارەباییەتەوە لە نرخی مۆلیدە و کارەبای ڕئیسی کەمترە. یەکەم هەڵەیەکی گەورەیە حکومەت خۆی بەراوردکە بە مۆلیدەیە کابرای لە لاکۆڵانە دایناوە ئیشێکە. دووەم وانە، چونکە بۆ پێشتر لە مۆلیدە ئەگەر لە مایەکە هاوڵاتی یاسای 60,000 دابێ و 30,000 ڕئیسی دابێ 90,000ەکە، ئێستا هەمان بڕبەکار بێنێ نسکەی 175,000 دینارەکە. بۆ ئەوەی ئەم بڕە ڕەت نەکرێتەوە، ناکرێت کارەبا لە کوردستان معاشی مامۆسایە لە سعودی 8 هێندەی کوردستانە، کارەبا لە کوردستان 2 هێندەی سعودیە بێ. دۆخی اقتصادی تورکیا هەڵاوسانە، کارەبا لە هەرێمی کوردستان زیاتر لە 2 هێندەی تورکیا بێ.